بینەرانی ئازیز سڵاوتانە بێ و ئەم کاتتان باش پرۆگرامێکی دیکەی ئێواری سلێمانیتان پێشکەش دەکەم بۆ ئەمڕۆ میوانداری زۆر بەڕێز مامۆستا تارێک نامێکمان کردووە کە بەڕێزیان مامۆستای زانکۆن ئەمڕۆ لای ئێمە میوانە قسە و باسەکەین لەسەر کۆنفرەنسی نێودەوڵەتی پێکەوە ژیان لە میونخ کە بە شانەزیە و مامۆستا تاریق یەکێک بووە لە تاکە بەشداربووی کورد و عێراق بۆ لەو کۆنفرەنسا بە توێژینەوەیەک لەسەر پێکەوە ژیان بەشدار بۆ وەرگرتنی زانیاری زیاتر ئەمڕۆ میوانداری بەڕێزیمان کردووە. مامۆستاگیان بەخێر بێ. زۆر سپاسم کاتتان باش. سپاس بۆ تۆش. سپاس بۆ تۆش ئوستازگیان بەخێر بێ سەرچاو. مامۆستاوک باز لەواکەین کە توێژینەوەکەت لەسەر پێکەوە ژیان بۆ پێم خۆشە وەکو لە سەرەتای پرۆگرامەکەیە چەمکێکی پێکەوە ژیانمان بۆ باسکەی پێناسێکی کورتی پێکەوە ژیان. بڵێ خۆی مەسلەی پێکەوە ژیان پشت بە کۆمەڵە ڕایەڵە بەسێکە هەر یەکە لەوانە هونەرە. ینی سە بۆ نمونە گفتوگۆکردن لێک تێگەیشتن یاخود با بڵێن لێبوردەیی با بڵێن پێدانی مافی کەسانی تر یعنی بە قەناعەتەوە نەک بۆی کە لەسەر مفاوەزات و لەسەر ئەساسی ئەوەی مساومات بنە مافی خەڵکو خۆی بزانی و جگەلەوە گفتوگۆکردن وەکو باسمان کرد گفتوگۆکردن هونەرێکە یعنی هەموو کەسێک بە شێوەیەکی پێرفێکتیان 100% سەری لێ دەرناکەیان ناتوانێت سەرکەوتوو بێتەیە جگەلەوە لێبوردەیش بە هەمان شێوەیە ماروکو مرۆڤیش لە ژیانی ڕۆژانەی خۆمان ڕەنگە 100% نەمانتوانی ئەگەر زۆریش لێبوردە بوو بین نەمانتوانیوە لەو خاڵانەی کە پێویست بوویان لەو وێستگانەی بەدڵی خۆمان بە ڕەنگە جارجارە گەڕێیتەوە سەری ئەبینی هەرە بووە باخێ زیاترت بدایە زیاتر لێبوردە بووە یان ئەمەد بکرا ئەوەت نەکرا والحاصل ئەوەشی هۆیەکەی بۆ ئەوە گەڕێتەوە کە ئەمانە هونەرن یعنی هەموو کەسێ 100% ئەوەکە ناپێکێ ئەو ئامانجە ناپێکێ کە مەرامێتی یان کە دۆخەکە پێویستیەکە لێک تێگەیشتن گرنگترین شتە لەناو بۆ ئەوی بتانی پێکەوە ژیانی ئاشتیانەتە بێ خۆی خەڵک هەر پێکەوە ژێ تر باش خراپ با بڵێن نەگەتیڤانە بێ بەباشی بێ تۆ هەر پێکەوە ژێ بەڵام ئێمە باسمان لەسەر پێکەوە ژیانی ئاشتیانەیە پێکەوە ژیانی دروستە پێکەوە ژیانێکە یەککەوتنی کەمتر تیاابێ یان با بڵێن لە مود و میزاج و مافەکانی کەسانی تر نەدەی واتە تۆ ئازادیت ئەوەندە هەبێ کەوا داخلی با بڵێن سنووری ئازادی یان مافەکانی کەسەکانی تر نەبی بۆیە ئەمانە بناغی ئەساسین لە پێکەوە ژیان کە ئەبێ لە هەموو شوێنێک بوونی هەبێ و بە قەناعەتەوە بێ ئەنج تۆ توانی بڵێ سەرکەوتووی لە ئەو بوارە لە وڵاتانی دەرەوە ئەو مەفهومانە هەر زۆر لە کۆنەوە یعنی کۆکن لەسەری و کۆتایی هاتووە بەڵام لێرە ئێمە لە لامان بەهۆی شەڕ و ئاژاوە و وڵاتێکین وڵاتی پاشماوەی جەنگە و کۆمەڵێ قەیران و دۆخۆمانی هەیە بە بەردەوامی جگە لە ئەجندای سیاسی خارجی با بڵێن دەرەکی کە فاکتەری سەرەکیە لە بوونی ئەو کێشانە بە بەردەوامی تۆ پێویستت بە ڕێپێر هەیە پێویستت بەوە هەیە دووبارە بە خۆت و بەرنامەی خۆتا بچیتەوە لەو بوارە لە بواری پێکەوە ژیان چونکم هەندێشت کە ڕوئەدا ئەت کۆڵێ ئەبێتە برین لای کۆمەڵی خەڵکیان لای مجموعایە کەس تۆ دایمەنە بەکار بۆ ساڕێژکردنی بکەیت ئەوەش دێتە بواری ئەوەی کە کەسەکان تا چەند لێبوردەیان هەیە و تا چەند ئەتوانن لێک تێبگەن لێک تێگەیشتن هەر زۆر گرنگە ئێمە کات خۆی مامۆستایەک هەبوو لە لامان هەموو جایتەیت کە لە کێشەیە کات ئێوە لە من تێبگەن و من لە ئێوە تێبگەم هەردوو لامان ئیسراحەتەکەین و هیچ بەتەکیدی بە مامۆستا تاریق پێم خۆشە بزانم چۆن بوو بەڕێستان بۆ ئەم کۆنفرەنسە بانگێشت کران و هەڵبژاردننی ئێوە بۆ توێژینەوەکەتان چۆن بوو؟ بڵێ وەڵاهی بەنسبەتی ئەو کۆنفرانسە وتیان کۆنفرانسێکی نێودەوڵەتی گشتانێکی دیار بوو لە زانکۆکانەوە بۆ کرابوو یان لە هەندێک لە زانکۆکانەوە ئەوی مناگەدار بم کۆمەڵێ مامۆسای بەڕێز و پرۆفیسۆرۆمانە تەقدیمی ئەوەمان کرد و لە بەغداشەوە تەقدیمیان کرد بوو ئیتر توێژینەوەت ئەنار بۆ ئەوێ ئەبووە جهتی معتەمەد و زانکۆی جەرەش بوو لەوێ جامیعای ئەمریکی بوو ئەبووە ئەوانە پەسەندی بکەن مەسەلەن و دەست بە تەرتیباتی ئەوە بکەیت سەفەر بکەیت جا ڤیزەکەش هەر کێشەی هەبوو بەڕاستی معقەدی تیا بوو تأخیر بوون و با بڵێن ئەوەیەکی تیا بوو کێشە نەبوو بۆ دواکەوتنی کۆنفرانسەکە بۆ ئێوە نەنا ئەوی ئەمە لە کاتی خۆی فریاکەوت بەڵام من وەکو بەشدار بووی عێراق من بەشدار بووم لە کورد و لە عێراقیش هەر من بووم بەهۆی ئەوەی ئەوەکان وابزان فرسەتیان نەبوو یان هەندێکیان نازانم لە بەحسەکە زوونیان ناردە درەنگیان ناردە ئەو لە لای خۆیانە مینێتەوە هۆکارەکان نازانم بزە بچی بوو بەڵام گرنگەوەی لە چواردە کەسەکە
تەنها من بەشدار بووم لەو کۆنگرە. باش واتە لە هەرێمی کوردستان و لە عێراقی 14 کەس پێشنیاریان قبول کردو بەڵام لە کۆتاییە توێژینەوەکەی بەڕێستان قبول کرا و بەشداریتان کرد. ئەوانی تریش توێژینەوەی باشیان هەبوو بەڵام توێژینەوەی باشیان هەبوو بەڵام فرسەتی ئامادەبوونیان ڕەنگە نەبوو بێ ئەوە لەلای ئەوانە مێنێ. باشە پێم خۆشە بزانم تایبەتمەندی ئەم پرۆژەی تۆ ئەم توێژینەوەی تۆ لە چیا بووە لەناو لە سەرتاسەری عێراق بە شانازیەوە لەناو هەرێمی کوردستانیش تاکە کورد بووی کە تۆ بەشدار بیت توێژینەوەکەت لە چیا بوو و ناوی چی بوو پێم خۆشە زیاتر بەڵام باس بکەیت. خۆی یەک شت کە ئەوەی بۆ جاکەرەوەیە لەو دۆخە ئەوان زیاتر ئەوەی سەرنجی ئەوانی ڕاکێشە دەوڵەتەکانی تر خەڵکی زۆر هاتبوون بۆ نمونە لە 5-6 زیاتر بوون چی سعودیە چی لوبنان چی لیبیا چی سووریا بە هەمان شێوە زانکۆی کوێت و هەروەها ئەوەی سەرنجی ڕاکێشان زانکۆی نیسا هەیە لە سعودیە ئەوانش تەبعەن بەرەو پێشچوونێکی هەیە سعودیە لەو بوارانە و بواری مافەکان و کرانەوە ئەو زانکۆیش ئامادە بوو ئەوەی سەرنجی ئەوانی ڕاکێشە من تاکە بەشدار بووم زیاترها پرسیارەکەن عێراق یان سووریایان ئەوە کێ لە خلالی ئەو بۆیان دەرەکەوێت جگەلەوەش توێژینەوەکەی من تایبەتمەندیەکی هەبوو کە لەوەکان جیا ئەکرایەوە ئەوانی تر زیاتر پێناسەی بۆ نمونە وتاری ئاینیەکان پێناسەی پێکەوە ژیانیان کرد لە ڕووی پەروەردەیەوە لە ڕووی ترەوە ئەوەی من جیاوازەکەی ئەو بوو ڕۆڵی وتاری ئاینی لە بەرجەستەکردنی با بڵێن ئاشتەوایی کۆمەڵایەتی بوو لەسەر ڕۆشنایی یاسا و بڕیارە سیاسیەکان یعنی ئەو ئاوێتەکردنەوە ئەو تێکەڵکاری کە کرابوو ئەوان بە شایەدی خۆیان ئەیان تەمە شتێکە لەلای ئێمە تازەی ئێمە نەمانتوانیوە بین بکەن و بە شایەدی خوان بە با بڵێن ناونیشانی توێژینەوەکانی وانش کە هەر بیستنێت طبعاً بڵاوکرێتەوە پرۆگرام و بەرنامەیە ئەوەی سەرنجیانی ڕاکێشا زیاتر ئەو بوو هەتا لە گفتوگۆکەشیان تەوەندە بوێرانە ئیشت لەسەری کردووە ئێمە نەمانتوانین مداخەلەیەکی ئەو تۆمان هەبێ لەبەرەوەی لە ڕۆی یاسایەکە ئەو شارزاییان نەبوو بەڕاستی. زۆر باشە چەند وڵاتی دیکە بەشداریان کرد بوو تەنها وڵاتە عەرەبیەکان بوون یاخود وڵاتانی دیکەش بەشداریان تێدا کردبوو؟ بەڵێ خۆی ڕۆژی یەکەم بۆ سەجلکردن بوو با بڵێن خەڵک زۆرە هات لە هەموو شوێنێکەوە هاتبوون هەتا لە وڵاتانی ئیسکەندنافیا و ئەندەنوسیا و با بڵێن دۆلی عەرەبیەوە هەموویان ئامادەبوون و بە عەدەدی زۆریش ئامادەبوون بۆ نمونە منەوەی سەرنجی ڕاکێشەم ئوردن وازام 10 کەسی هاتبوو 10 توێژەری هاتبوو 6یانەیان 5یانە بە توێژینەوە بەشدار بوون ئەوان فرسەتێکی باشە بوو هۆکارەکەشی بۆ گەڕێتەوە جامیعەی جەرەش لەوێ جامیعەیەکی زۆر کۆنە و توانای هەیە و ناسراوە یعنی لە ناوەندی عەرەبیشە ناسراوە نەکە لە ئوردن ئەوانە توانیان فرسەتی باشیان هەبێ لە بەشدار بوون و توێژینەوەکان وەکوتم دابەش بوو بۆ سەر 29 توێژینەوەی بەشدار بوو لە کۆی 60 تقریبان شتێکی وایە ئەوانی تکە بەشدار نەبوون بەڵام 29 دانیان گفتوگۆی لەسەر کرا و با بڵێن پێشکەش کرا بابەتەکانی دیکەش هەمووی هەر تایبەتمەند بوون بەسەر پێکەوە ژیان بەڵێ بە تەکید بەڵام لە ڕووی شەریعەشەوە جانیبێکی زۆری شەریعەی تیا بوو لە ڕووی شەریعەوە چۆن باسی وتاری ئاینیەکان ڕۆڵی چییە بۆ نمونە باسی وتاری ئیعلامی ئەوەی من زۆرتر باسی تازەگەری تیا بوو لە وتاری ئاینی تا چەند کاریگەرە تا چەند یاسابەرکارەکانی عێراق کاری تێکردووە یاساکانی مەسەلەن لێرە لە هەرێم هەمانە قەراراتی سیاسیە ئەوانە تا چەند لە خزمەتی وتاری ئاینی بۆ چکم ئێمە گە بمانەوێت نەمانەوێت یاسا بۆ ڕێخستنی کۆمەڵگەیە و هەروەها پیاوێکی ئاینیان وتارێکی ئاینی کە ئەیدا بە هەمان شێوە بۆ پاراستنی بەرژەوەندی کۆمەڵگەیە هیچ ئاینێک نابینی بە تایبەتی ئاینی ئیسلامیش کە ئێمە خۆمان لێرە لە وڵاتی عێراق بە ئاینی سەرەکیدا ئەنرێ لەگەڵ بوونی ئاینەکانترەوە لە دەستوری ئەترافی پێکردووە لە مادەکانی 2 بڕگە 2 و لە مادەی 4 باسی یەکسانیەکە هەروەها لە مادەی 12 لە مادەی 29 لە مادەی 41 42 43 هەموو ئەمانە باس لە ئازادی بیرروڕا و پەرستن و باسی حیمایەکردن و پاراستنی حرمەتی شوێنە ئاینەکانەکە وتاری ئاینیەکە چکم بۆ ئەیبینێ لە خزمەتی کۆمەڵگەیە بە هەمان شێوەش یاسا کەدا ئەنرێ بۆ ڕێکخستنی کۆمەڵگە و پاراستنی بەرژەوەندەکانێتی واتە ئێمە هەموو هەوڵەکانمان بۆ ئەوە چڕەکەینەوە کە پارێزگاری لە کۆمەڵگە بکەین و ڕێکی بخەین و بەرژەوەندەکانی نەکەوێتە مەترسیەوە جگەلەوە ئێمەوە لە بیر نەکەین وتاری ئاینی ئەکرەیەکێ لەو سەرچاوانە بێکەوە تۆ ئەتوانی لە پەروەردەکردنی کۆمەڵگە لە بەرەو پێشبردننی
وە لە دوورخستنەوەی لە کێشە و با بڵین بەسەرهات دووری بخەیتەوە. بۆیە ئەوە گرنگێکی زۆر گەورە هەیە و لەو کۆنگرێش گرنگی پێدرا ئیزافەتەن بۆ ئەوە من لە توێژینەوەکەی خۆم باسم لە وتاری ڕاگەاندنیش کردووە. وتاری ڕاگەاندنیش بە هەمان شێوە گرنگە و دیوێکی خەتەرناکیشی هەیە. تۆ ئەگەر نەزانی پەیامەکەت چۆن ئاراستە ئەەکەیت و بۆ کوێیەکەیت و بە پێی بنەماکانی ڕاگەاندن نەبێ ئەوە بەڕاستی کارەساتی لێ ئەەکەوێتەوە. لەو لە ڕووی تەجروبەی ڕاگەاندنەوە ئێمە لە کوردستان ڕەنگە زیاتر لە بەرد کۆمەلگا زیاتر لە بەردەم مەترسی بێت تا وڵاتەکانی تر، چونکە وڵاتەکانی تر کۆمەڵە بنەما و پرانسیپی هەیە لەسەری ئەڕات. تۆ لێرە هیچ هەواڵێک 100% نابینی لە دەستگا ناسراوەکانیشەوە کە دای ئەبەزێنێ 5 پرسیارەکەی تیانە کە یەکێکی تیانە بێت تۆ بشێوی دروستەکە لە 5W کە تۆ دانی بنەمایەکی ئەلامیە یەک دانەی تیانە بێ بۆ نمونە ئەڵە کەسێک لە ناو بازاڕی فڵان شار کوژرا، یعنی کەسەکە ئەوەی کەسێکی لە دەرەوە هەمووی دڵی لەلایەتی واتە تۆ خۆت لە لای هەمووی دروست کرد، کاریگەری خراپت دروست کرد. بەڵام ئەگەر بێت و شوێنەکە بڵیت و ناوەکە بینی و سەعات چەنە و کێ هۆکارەکەی چێ ئەو کاتە عەجەبی نامێنێ و تەنها چەند کەسێک فکری بۆ ئەوە چێکە کەسێکی بێکەناسێت کارەساتەکان تریش هەروەوەرە هەر کەس بە ئەر کەناڵۆ بەپێی پرەنسیپ و بەپێی بەرنامەی خۆی دا ئەڕژێتەوە. لە ئێستا شتێکی دیکەش هاتووەتە ناو ڕاگەیاندنەکانەوە کە بە کورتی باز لە کێشەکە ئەکا باز لە هەواڵەکە کە بۆی ببێتە لایک و کۆمنت و ڤیو بۆ ئەو شوێنی ئەو ماڵپەڕە ئەخۆت ئەو شوێنی کە دایناوە ئیتر گرنگ نییە بەلایەوە کە لە ڕووی کۆمەڵایەتیەوە چی ئەوان ینی ئەعلام هەندێکیان با بڵین بیانویان ئەوەیە کە ئایانەوە سەبقی ئەعلامی واتە پێشوەختە خەڵکی بەدەست بێنن، بەڵام ئەوە حەجە نیە لەبەرەوەی سەبقی ئەعلامی ئەبێ بە پێی بنەماکانی ئێتیکێ ڕۆژنامەگەری بێ. ناکرێت تۆ لە دەرەوەی ئەوە دەناتۆ ئەگە بتەوێت دەوڵەمەندبی بە هەزار شێوەی ناشەرعیەتوانی دەوڵەمەندی، بەڵام ئەگەر بتەوێت بە شێوەی خۆت دەوڵەمەندبی و ڕێگا هەیە بنەما هەیە نابێت دەست بۆ شتی تربەری بە هەمان شێوەش ئەعلام وایە. بۆیە وتاری ڕاگەیاندن تا بڵێ بێ فۆکەسی بخارێتە سەر چونکم لە وتاری ئاینی و لە این پەروەردەی و لەوانە گرنگترە، چونکم ڕاستە و خۆ ئەگاتە هەموو ماڵێ ئەگاتە هەموو کەسێ وە تەمەنیش لە یەک ناداتەوە. من یەک نمونەی دوو نمونەی خراپم زۆر بینی وە لە هەندێک لە ڕاگەیاندنەکان ئەوەیە باسی شتی زۆر خراپەکەن لە ناو ڕاگەیاندنەکان کە ڕێگە پێدراونی ئەمە لە تەدریسیشە لە منهەجیشە بڕوات بێ هەندێ بابەت هەیە بەو حڕێتە باس ناکرێت کە تۆ لە تەلەڤیزیۆن کەسێ بینی و کۆمەڵی ڕەفتارەکە و کۆمەڵە قسەکە ئەوە ڕێگە پێ نەدراوە. وێڕای ئەمانەش تۆ ئەبێ بەرنامەت هەبێ بۆ سەروی 18 ساڵ بەجیا کاتەکانت دیاری کرد بێ ڕێکلامەکان لەکوێدانی ئەوە هەمووی تەختی تێکێوێ ڕاگەیاندنەکان خۆیان ئەیزانن، بەڵام تا چەندێک هەندێکیان پابەندی بنیان نابن ئەوەشە بێ ڕقیب و چاودێر هەبێ لەسەر. بەتەکید وە ئوستاز بزانم توێژینەوەکەت بە چه زمانێک بوو لەوێ خۆت تەقدیمت کرد یاخود کەسێکی تر لەوێ لە جیاتی تۆ پێشکەشی کرد؟ بەڵێ توێژینەوەکان بە ئەم بە زمانی مولەخەسێکی ئینگلیزی تۆ پێشکەشی ئەەکەی داین ئەو کەسانە لەوێن وە لە بەرەوەی زۆربەی ئامادە بۆکانیش لەوێ عەرەبن و لە وڵاتانی عەرەبین بە عەرەبیش تەقدیمیەکەیت و گفتوگۆی لەسەرەکەی بە هەمان شێوەش لە بەرەوەی ئێمە لە شوێنەکانی خۆمان لێرە کۆمەڵێ ڕاستپاردە و پێشنیاری تیا ڕەنگە سوودی هەبێ بۆ ئەو لایەنانەی کە بڕیار بەدەستن یان بۆ ناوەندە ئەکادیمیەکان ئەتوانین بە کوردیش بەردەست بێ، بەڵام ئەوی تەقدیم کراوە بە مولەخەسێکی ئینگلیزی بووە واتە پوختەیەک لەگەڵ زمانی عەرەبی بووە بە هەمان شێوە گفتوگۆکە شوا بووە و من ڤیدیۆشم وابزانم هەیە لەو بارەیە ڕەنگە لە لای جەنابتان هەبێ. خۆت پێشکەشت کرد؟ بەڵێ بەتەکید توێژەرەکە خۆی کان ئەگەر هات و دووسێ کەس بن مەسەلەن کەسێکیانەکان بە هاوبەشی لەوانە کێشانە بێ خۆیان بنچکم تۆ توێژینەوەیەکەی خەیتە ڕۆ بێ دیفاعی لێ بکەیت، یعنی پرسیارێکت لێکا لە ناکاو ئەبێ وات بناغەسازی بۆ کرد بێ نەتوانن ئەوان یعنی خاڵێکی لاوازی لێ بگرن ئەتوانێت گفتوگۆی لەسەرکا، بەڵام ئەگەر عیبەیەکی تێکەوتیان خاڵێکی هەڵی تێکەوت ئەوە بێتە عیبەوە تا تۆ کەم و کورتی ئەهێنی لەو شوێنە. چا سەرچاوت بەکارهێنا ئوستاز لە توێژینەوەکەدا؟ وڵای من سەرچاوەکان زۆر بوون، بەڵام چۆنەڵی هەمە چاش نەبوون لەبەرچی لەبەرەوەی وەکو باسم کرد تۆ کە باسی تازەگەریەکەی لە وتاری ئاینی کۆمەڵە سەرچاوەتەیە باسی ڕاگەیانی تیاابێت کۆمەڵە سەرچاوی بواری ڕاگەاندن تێ بە هەمان شێوەیەشەکەی ئێمە یاساییە ئەوە هیچ سەرچاوە یاسایەکانمانەوێ ئێمە، یعنی کۆمەڵشت هەیە خەڵک سادەیە بەڵام خەڵک هەیە لە ناوەندە یاسایەکانە نایزانێ، یعنی کە تۆ باسی نیزامی عامەکەی
يعني خەڵکێک هەیە ئەڵێ ئەوە چۆنە ئەوە چۆنێ لە بینی یاساکان تێکەڵێکە فەرقێکی زۆر هەیە لە ناوان بۆ نمونە نظامی عام بەنسبەتی یاسای سزادان یاسا تایبەتەکان یان یاسای با بڵێن ڕێکارەکانی دادگایکردن زۆر ئەگۆڕێ ینی زۆری فەرقە پەیوەندیان لە نێوان یەک ئەو خەڵکێک هەیە لە ناوەندە ئەکادیمیەکان ڕەنگە تۆزێ کە یاسا تێکەڵەکە تێکەڵکاری بێ لە بەرەوەی اختصاصی خۆی نییە جگە لەوەش تۆ کۆمەڵە سەرچاوی شەریعە و ئاینی و ئەوانت ئەوێ لەبەرەوەی تۆ کە دەست بۆ وتاری ئاینی ئەبێ بە تایبەتی لە شوێنێکی وا کە لەو هەموو وڵاتەوەتن یعنی هەر هەموو چاوەڕێ ئەوە ئەکا هەڵەیەکی بچووک هەبێ بۆی گفتوگۆی لەسەرکە یعنی تابانی ڕاست بێ ڕەنگە زۆر ئەو بوومە لەرزەیە ناخڵقێنێ بەڵام ئەگەر هات هەڵەیەکی تیا بوو لە ڕووی شەرعیەوە مەسی عەقیدە و یان حدودی ئەوانی کرد هەمووی دێتە جواب و ئەبێتە کێشەیەکی گەورە بۆیە ئەو شتانە تا بتوانانی ئەبێ وردبی و جگە لەوە ڕاستپاردە و پێشنیارەکانیش ئەبێ ئەوەندە بنیاتنەر بێ کە تۆ ئەو ماوە زۆرە بۆ شتەوە ماندوو ئەبی و لە کۆنگرەیەکیوا بەشدارە بی پێوەی لە وەقعی خۆی بڵاوی ئەکاتەوە کەەوە گرنگترین شتە ئەبێ تۆ بناغەسازیەکرد بۆ کردبێ کە سوودێکی هەبێ کە سوودی نەبێت لە ماندوو بوون سەرچاوەکانت ئەوکو ئاماژەت پێت کرد کە سەرچاوی زۆر زۆرت بەکارهێناوە لە چەند بابەتێکیشت تێکەڵ کردووە سەرچاوەکانت زمانی کوردی بوون یاخود زمانی عەرەبی بوون زیاتر زمانی عەرەبی و ئینگلیزیە لەبەرەوەی شەریعە خۆمان نەزانی و کوردیش بە هەلەوە وەرگیراوە بۆ تۆ لە سەرچاوە ڕاستەوە خۆکە مەسەڵەن کە وەری ئەگری یان لە ئینگلیزیەکە وەری ئەگری کە ئیشیان لەسەری کردووە هەندێ مەسەڵەن کاتبێکە ئارائی لەسەر شەریعە هەیە بۆ نمونە تۆ کە بتەوێت مێژووی ئیسلام بخوێنیتەوە جارێ مێژوەکە هی خۆی ئەخوێنیتەوە چکم بەڕاستی ماوەی 1400 ساڵ ئەگەر تەسیراتی بەسەرەوە بوو بێ بای ئەوە خۆی هێناوێتی ئەتوانی لە سەرچاوە ئوستاز لە بەرنامەتایە ئەم توێژینەوەیەت بۆ قوتابیان بۆ زانکۆکانی دیکە وەکو کتێبێک بڵاو بکەیتەوە بۆی سوود وەرگرن قوتابیانیش لە توێژینەوەی دیکەیە سوود لەم بابەتی تۆ وەربگرن بەڵێ من بەنسبەت خۆمەوە یعنی سا ئەوەی من ئەیبینم لە ناوەندە ئەکادیمیەکانی عێراق بە شێوەیەکی گشتی زۆربەی زانکۆکان توێژینەوەکانیان دانان نایخەنە بەردەست تەنها چەند زانکۆیەک نەبێ با بڵێن لە خواروی عێراق بە بێمنەت ئەوانەی خۆی بڵاو کاتۆ لەبەرەوەی باوەڕی پێ هەیە بۆیە من ئەوەی خۆم ئەوە هیچ من بە ڤیدۆش هەر بە ڤیدۆ بە وتار و ڕاستەخۆش دامناکێشم نەبوولەوە وەکتریش هەر لە بەردەستە بێت جگەلەوە لە وەقع بڵاویەکەنەوە و چەند گۆڤارێکی شەیەکە ئەوەیان کردووە خۆیان بڵاوی ئەکەنەوە و داوایان نانە هەر وەکو یەکجار بەڵێ دایانن بە کاملی دایانن چکم بە کاملی تەسلیمی ئەوانم کراوان بۆیان نیە دەستکاریکەن لە دوای ئەوە ئیلا بە ئاگاداری خۆتن زۆر باشە چەند ڕۆژی خایان و چەندم ڕۆژ کاتی پێشکەشکردنی توێژینەوەکەی تۆ بووە چەند کاتیشیان پێبەخشیت کاتەکە دیاری کراو بوو بڵێ عادەتەن توێژینەوە لە دادەقەوە تا چارەکێکی هەیە من بە گفتوگۆ ئەوانەوە تقریبان 25 دقەیەک توانیمان گفتوگۆی لەسەرکەین و مشەوەکەش بچکم خەڵکێکە بۆ حەزی لێ بوار مداخەلە بکە و بابەتەکەی بەلاوە تازە بوو حەزیان لێ بوو زیاترن جا دوایش کە دەرەچووی لە کافێکەش کۆفی برێککە هاتن ئەیان تۆڵای ئێمە پرسیارمان هەبوو کاتەکە تەواو بوو فڵانش چۆنە ئەوە چۆنە شەواتە فیدباکی میوانەکان باسیەوە بە کۆزان فیدباکی میوانەکان ئەو هاوڕێیانەی تۆ ئەو کەسانی کە وەکو بەڕێستان مامۆستای زانکۆ بوون چۆن بوو لەسەر توێژینەوەکەت بەتایبەت ئەوەی کە تۆ تاکە کورد بووی لەو توێژین زانیان کوردیشیت ئوستاز ینی خۆت بەوە ناسان کە کوردیت زۆر باشە بزانام فیدباکی ئەوان چۆن بۆ تۆ وەکو کوردێک وەکو مامۆستایەکی زانکۆ کە تاکە کەس بووی لەو کۆنفرانسە بەشدار بووی لەسەر توێژینەوەکەشت بەتایبەت بڵێ ئەوان من هەرچەند ئەوان وەکو عێراق زانیان کەسێک هاتووە یەک کەس بەشدارە بەڵام سەرسام بوون بە بیستنی ناوی هەولێر و ئەو شتانە چکم لە زمانەکەەوە نیان نەزانی بە عەرەبی پێشکەش کرا و ئەوانە دواتر زانیان من کە لە عینوانە ئینوسی و ئەوانە کە زانیان هەولێرەوان سەرسامن بە هەندێک هەنگاوی هەولێر و ئەو شتانەی کە هەیە و دەربارەی پێکەوەژیان لەبەرەوەی لێرەش کۆنفرانسا توشت زۆرەکرێت لە کوردستان و منەظەماتی دەولی بایەخ بەو بوارە دەندەبەر زۆری پێک هاتەکانی لەبەرەوەی جەنگ و مەشاکل و زۆر حاڵەتی نائاسایی هەبووە لە وڵاتە زیاتر بایەخ پێدرێ ئەوان ناسراوەلایەن پێیان خۆش بۆ ئەوان حەزەکەین بین سەردان ئەوێ بکەین سەرسامی خۆیان دەرئەبڕی بەڵام لە ڕووی توێژینەوەکەوە کە ئەوان زۆر پێی سەرسام بوون ئەو بوو هەردوو سێ لایەنەکە ئاوێتە کرابوو و یعنی بەجددی حەزیان لێ بوو ینی کە داوای ئەدرەستەکانیانڵەن با کۆنتاکتمان هەبێ بەجددی سەرسام بوون بەشتەکەەوە حەزیان لێ بوو ئیش بکرێەوە
داوەتی زانکۆکانی ئەوانیش بین لە شوێنەکانی خۆیان و ئەوانیش بێن بۆ ئێرە یعنی بۆ سەرسام بوون ئەیان تێمە تا ئیسا گفتوگۆی واگەرم و ئەوانەمان نەکردووە لەبەرەوەی ئەوە هەمەلایەنە بوو و توانیمان لە ڕوای یاسایەکانی شەوە گوێمان لە شتەکان بێ چکم بە تایبەتی مادەی 372 لە یاسای سزادانی عێراقی کە کۆمەڵە زەماناتی بە شوێنە ئاینی و وتاری ئاین و ئەوانە ینی زۆر سەرنجیانی ڕاکێشا کە ئەگەر یەکێک بێت و زیادە ڕەوی بکات سەر شوێنانە یان تەجاوز بکات سەری بە حەبس 3 ساڵ زیاتر نەبێت سزا ئەدرێ یان غەرامە ئەکرێ یعنی ئەو شتانیان لە وردەکارەکانیان پێخۆش بوو بەڕاستی بەتەکیت ئوستاز بزانم بەڕێستان وەکو مامۆستایەکی زانکۆ ئەم پەیوەندیانە چۆنە بینن ئەم کۆنفرانسانە چۆنە بینن کە لەوانەیە ساڵانە بکرێ مانگانە ئەم کۆنفرانسانە بکرێت تۆ تا چەند پێت باشە کە مامۆستایانی زانکۆ ئەگەر بە توێژینەوەش نەبێ وەکو میوان داوت بکرێن یاخود ئەو پەیوەندیانی کە لە نێوان تۆ ئەو ئوستازانی ترا دروست بووە تا چەند ئەیبینی تا چەند پێت باشە کە بەردەوام بێت ئەم کۆنفرانسانە بەڵێ وڵای خۆی منەمەوێ ئەوە بڵم هەموو میتینگێک و هەموو کۆبوونەوەیەک و هەموو کۆنفرانسیە یعنی هەتا شتەکە گەر لە ئاستێکی خراپیش بێ سوودی خۆی هەیە تۆ توانی لە خراپە و لە کەم و کورتەکانی خەڵکە گەر خۆت با بڵێن نیەتت هەبێ ئەتوانی لە کەم و کورتەکانی ئەو بۆ خۆت باشە فێربی بۆ ئەو هەڵەیە کاتۆ نەیکەی یعنی واتە لە ئەزمموی خەڵکیشەوە تۆتانی فێربی ئەو کۆڕ و کۆبوونەوە یان کۆنفرانسات بە تایبەتی ئەوانەی لە میۆنشن لە ئەڵمانیا یان لەو شوێنانە ئەکرێ یان لە هەتا لە ئوردن لە سعودیە ئەمانە شتی زۆر گرنگن شتی مهمن خەڵکی کتیان نابیغەیە خەڵکی کتیا پرۆفیسۆرە یعنی کە تۆدا ئەنیشی و شتێک پێشکەشەکەی ئەتوانێت گفتوگۆ بەتەنها گفتوگۆکردنی لەسەر توێژینەیەکی تۆ ئەوە سەرکەوتنە بۆیە گفتوگۆی لەسەرەکە ئەزانێ هەیە بایەخی پێئەدا لەبەرەوە مامۆستایانی ئێمەش لێرە یان پرۆفیسۆرەکان خەڵکی زۆر باشمان هەیە خەڵکی زۆر بەتوانامان هەیە بەڵام گرنگ ئەوەیە پاڵپشتی بکرێن هاندان بکرێ مەسەلەن توێژینەوە بایەخێکی ئەو توی بدرێ وەلەو ڕۆتینە دەرچین کە ئێمە هەیە مەسەلەن یعنی توێژینەوە ئیلا لە تەڵەبە داوایکە یان لە مامۆستا داوایکەی نە با بوارێکی توێژینەوەی ڕاستەقینەمان هەبێ کە مامۆستا خۆی دێت با گفتوگۆی لەسەر کاقەی چەکەبات دەجار بەشدار بپی دەجار گفتوگۆی لەسەر بکە ئێمە لێ من ئەمە دووبارە ئەەکەمەوە ڕەنگە لە چاوپێکەوتنی تر باسم کرد بەڵام دووبارەیەکەمەوە لەبەرەوەی ئەمە واقعەکە ئەمە بیخەمە بەرچاو لەوێ زۆر بە وشەی بریق و باق خەڵک توێژینەوە ئەنووسێشتە نووسێ بەڵام کە هاتە سەر گفتوگۆ تۆ بە دەرەکەوێ ئەو کەسە قەناعەتی خۆی و چەند ماندوو بۆ پێوەی و تا چەند باوەڕ هێوە ئاستی دەمارگیری چەنە تا چەند ئاستی باوەڕی بۆ بۆ کە نووسیوێتی گفتوگۆ زۆر کرا ئێمە دەرچین دەرەوە برادر لێ بەشدار بۆ پرۆفیسۆر بوو وتم ڕێەکەوتی ڕێەکانم چۆن بوتم ڕێەکانت باشە بەڵام هەستەکەم تۆزێ دەمارگیریت لەگەڵی بەکارهێنا دەناوەکو حەق بەم ڕائەیە دیار بوو دکتۆرەیەک هەبوو لەوێ ئەویش لوبنانی بوو ئەو لەبری ئەو جوابی داوەتی ئاخر مووقفەکەی حقاوەتم ئەخر بەوە دەرئەکەوێ تعریفات تۆ تا بەیانی دای بنەی لە کاتی گفتوگۆ دەرەکەوێت تۆ تا چەند فۆکەسە خەیتە سەری قەناعەتت پێ تەبەنی فکرەکە ئەەکەی دەناگەر بە نووسین بێ نووسین لاڵە ناتوانێت قسە بکات تۆ بەسێ خوێنیتەوە وا ئەزانی ئەو کەسە زۆر پێرفێکتە ئەوەیە بەڵام کە لە کاتی گفتوگۆ تا چەند بە تەحملە تا چەند بەرامبەرەکەی پێ ئێخۆ ئێمە خۆمان باسی پێکەوەژیانەکەی باسی گفتوگۆکەی کاکە باسی لێکتێگەیشتنەکەین تۆ لێ بتانی نەتوانی ئەو کۆنێکشنە دروست بکەی نەتوانی ئەو تێگەیشتنە تەبێ و قبولی ڕێی بەرامبەر بکەی ئەوە لەو حاڵتە معنای ئەوەی نووسیتە تەنها حبرا زۆر ڕاستە زۆر ڕاستە ئوستاز بزانم ئەم ئەزمموی حکوومەتی هەرێم لە پێکەوە ژیان وەکو مامۆستایەک چۆن ئەبینی تا چەند ئەم لەم لە توێژینەوەکەدا کاردانەوەی هەبووە ئەم ئەزمموی حکوومەتی هەرێم لە پێکەوە ژیان کە لە ئێستا بە خۆشحاڵیەوە لە هەرێمی کوردستان و خۆشت ئاماژت پێکرد کە ئەزمموونێکی زۆر باشە بۆ پێکەوە ژیان و بۆ بە ئەزمموونێک بۆ وڵاتان بۆ نمونەیەکی جوان بۆ وڵاتانی دەوروبەریشمان بەڵە خۆی بەتەکید ئێمە کاڵین پێکەوە ژیان مەبەستەکە لەوەیە لەسەر هەموو ئاستەکان تەنها ئەوە یعنی پێکەوە ژیان ئەسڵەن با بڵین شتێک نییە با بڵین وەکو ئەرکێ ئیلا بدرێتە سەر حکوومەتیان جهتێکی معەنیان جهتی یاسادانانیان مامۆسا ئەن تۆ لە ناو خانەوادەیەکشە لە ناو ماڵێکیشە پێکەوە ژیان ئەوەیە کە تۆ ژینگەی خۆتت لێ دیار بێ و خاڵە بەهێزەکان چیە ئەوانە ئیبراز بکەی و باوەڕت بە گفتوگۆ هەبێ مەجای ئەوە بدەی دەنا یاسا وەکو نووسین وەکو دەق ئەوەی داناوە پێت ئەڵێ شتەکان بەم شکڵە بێ
تەجاوزی یەکمەکان پێکەوە ژیانە بێوا بێ ینی لەسەر ئاستی پاراستن بێ لەسەر ئاستی دابین کریما بێ ڕۆنی کردوتەوە بە شێوەیەکی گشتی ئەمە لە کوردستان وەکو باسم کرد زۆر کۆڕکوبوونەوەمان هەیە لەسەر ئەوشتانەوە فرسەتی ئەوەش هەبووە و دەعمیش هەبووە ئەتوانینەوە بڵێن لەوێ ئەوان ئەوەی من لەو کۆنگرێ هەستم پێکرد زۆر حەزیان لە بیستنی ئەوشتانن لێرەوە و چاویشیان لەو بەرەو پێشچوونانە هەیە و حەزی ئەویان لێبوو لە نزیکشەوە تەجروبەکان ببینن لەبەرەوەی کوردستان بە زۆر بە ئاسانی دەعمێک هەبوو بۆ ئەو کۆنفرانس و شتانەی لە ناوەوە ئەکرێ و بە هەمان شێوە فرە پێکهاتەیە پێکهاتەکان لەگەڵێک توانیویانە ئاستێکی باش بن. زۆر باشە سوپاس بەخوا دەستت خۆش بێ ئوستازگیان ئەمە ئەمڕۆ تۆمان ماندوو کرد سوپاس بۆ ئامادەبوونت زۆر سوپاس بۆ مامۆستا تارێک نامێق کە بەڕێزیان مامۆستای زانکۆ بوون ئەمڕۆ لای ئێمە میوان بوو قسە و باسمان کرد لەسەر کۆنفرانسی نێودەوڵەتی پێکەوە ژیان لا میونخ تا پرۆگرامێکی ترە شاد بن خواتان لەگەڵ بێت.